یەکسەر دۆشکەی لەسەر ڕاگرتم تی نەڕۆی ئەمن گیرام تەسلیم بووم لەوێ ئەمری عەدامیم دەرچوو خۆشحاڵم منیش یەکێکم لە زیندانی سیاسیەکانی 24/4/82 کە لێرە شەید سنەوبەر و دایکە ئامینە و چەندەها شەیدمان بەشدار بووی لەو یادەدا؟ بەڵێ منیش بەشدار بووم قوتابی بووم لە 82 بەڵێ ناوم بێگەردە زۆر باشە من دەمەوێت باسی ئەو ڕۆژەمان بۆ بکەی یعنی چۆن بووە چۆن بەشداری کردووە ڕۆژاوەکە چۆن ڕووداوە لە قەڵازیەوە بەڕێ پێوان هاتینە تا ئێرە لێرە بەعس بۆمان هات بە دۆشکەوە یەکیان ئەمە بووم کە بەردم پێ بوو بە جامی سیارەکەم داداشکاندم شەید سنەوبەر و دایکە ئامینە شەهید بوون ئەمیش یەکێک بوومە لێرە ڕام کرد بەو دۆڵەیدا غارمدا خوارێ پێڵاوەکەم بەجێمە گەیشتمە سەر ئاوەکەی یەکسەر دۆشکەی لەسەر ڕاگرتم تی نەڕۆی ئەمن گیرام تەسلیم بووم لەوێ ئەمری عەدامیم دەرچوو زیندانی چەند ئەمرەکەت بۆ دەچوو؟ ئەرێ وەڵا بۆ 65 کەس بووین 65 کەس بوون کوڕ و کچ بەڵام ئەمەمانمان گرتمان نابێ بەربین هەتا هەموو بەیەکەوە بەرنەبین ژن و کچ لەو کاتەدا زۆر بەشدار بوون لە گردبوونەوەکە تقریبن زۆری شارەکەی قەڵازیە ژن و پیاو تێکەڵ بووین هاتین بەڕێ پێوان بە حکمی ئەوەی کە لەو کاتەدا کچێک بوویت پەیوەندی لەگەڵ مامەستا سنەوبەر و لەگەڵ دایکە ئامینە چۆن بوو ئەو ڕووداوات بیرەکەوان بەڵێ بیرمە کە هاتین لێەوە بە سمبولێکەوە بە شیعارەوە کە دەمانگ و هەتایە شەید بوون دکتۆرایە ئەوە یەکەم شیعاری دایکە ئامینە و شەید سنەوبەری بوو شەید سنەوبەر لە دوور بوو لە تەنیشتم بوو والله لە تەنیشتم بوو کە نا بەردەکەم هەڵدا بە جامی سیاری بە عسماندادا ڕامان کرد ئەو لە ئاوەکەی خنکا ئەمن تۆ بێکەوە لەو لێرە ڕامان کرد بڵێ ئەو بەر بووە و کەوتە ناو ئاوەکە ئەو کەوتە ناو ئاوەکەی ئاو بردی ئەمیش یەکسەر نەمتوانی هەر لە جێ خۆم ئاوە دۆشکەی ڕاگرتی تەسلیم بەتەواو